پڕ بوون لە ڕەنگ و تام و بۆی ژیان نە خامۆش دەبن نەدەکوژێنەوە ئەو یادگاریانەی گیان دەدەن بە گیان ئیتر کاروانی بێکاروانسەرا مەراسیمی پەردەلادانی پەیکەری هونەرمەند عەتا چاوشین بەڕێوەچوو. عەتایەک پڕ بوو لە بەهرە و بەخشین باخچەیەک بە ناوی هونەرمەندی کۆچکردووە کرا. وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و کەسوکاری و هاوڕێیانی ئامادەی مەراسیمەکە بوون. سپاس و ڕێز بۆ ئەو کەسانەی کە پشتیوانیان کرد ئەم مەراسیمەیان سازدا و پەیکەرێکیان بۆ کاک عەتا چاوشین دروست کرد و پارێزگاری سلێمانی قایمقامیەتی سلێمانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ئەم باخچە جوانەیان بە ناوی ئەو هونەرمەندەوە ناونا لەم ئێوارەیەدا و لەم کۆڕەدا سڵاو و درود دەنێرین بۆ ڕۆحی پاکی عەتا چاوشین. هاوسەر و هاوڕێ بوو لە چاوتکوکانێکە هەمومانی تەنها خست. دڵنیام ئەو کۆچ و جێهێشتنە لە ژیانماندا هەر ڕۆژەی بە جۆرێ ئامادە دەبێت جارێک وەک خەون جارێکی تر بیرۆیەکانی ئەگەر چی ساڵ و ماڵکان تێدەپەڕن بەڵام ئەو کۆستە کۆتایی نایە برینێکە ساڕێژ نابێ ئەوەی مای سەبووریمانە بۆ ئێوەی ئۆفا بەرزڕاگرتنی خۆی هونەرەکەیەتی بە چاوی پڕ ئەسرین چەپکە گوڵی ڕێز و وەفای بۆ دانرا. وەک ڕۆژانی ڕابردوو هاوڕێیانی چاوشین هۆنراوەی هەڵقوڵاوی ناخیان بووتەوە. هەر بە ڕەسەنایەتی دەستی پێکرد لە گۆرانیە کۆنەکانی عەتاوڵای سەید مەنسوورەوە دەستی پێکرد لە غەریب مەڕۆ دەستی پێکرد کە ئەو کەلتوری هێنای ئێرە دوایی لە سەوزەوە کە لە گەرمیانەوە لە گەرمیانی هەڵقرچاوی کوردستانەوە بەڕاستی ئەو کوڕە جارێکتر نازم ئەو هاوڕێم ئەو برم ئەو هاوڕێدێرینم نازم چۆن وەسف بکەم شاعیر بوو هونەرمەند بوو دەنگخۆش بوو لەبەر ئەوەی کەسێکی کەم نەبوو کاک عەتا هونەرمەندێکی گەورە بوو داهێنەر بوو نووسەر بوو ئاوازدانەر بوو دەنگخۆش بوو شتی جوانی هەبوو یعنی چۆن ئینسان نەگری بۆ ئەو دەنگە خەفەت نەخوابە لە ناوچوونی ئەو دەنگە هەرچەندە هەتا کورد هەبێت و هەتا مێژوو هەبێ ئەو عەتا چاوشین هەر هەیە و هەر هەیە لە ناو ناخمانە ناو دڵمانە. دەنگێکی نەرم هەر وەک با هەڵی کرد نە خامۆش دەبێت و نەدەکوژێتەوە. کۆرۆنای نەگریز ئەم هونەرمەندە ڕەسەنەی شاری لێ سەندینەوە بەڵام دەنگەکەی بە نەمری بۆ هێشتینەوە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.